کە لەدایک دەبیت دەتشۆن و بە پەڕۆیەکی سپی قوماتت دەکەن. هەموو منداڵەکان کە لەدایک دەبن دەشۆرێن و پەڕۆیەکی سپیان تێوە دەپێچن، نە گیرفانی هەیە و نە هیچی هەیە. کە مردیشین سوبحان الله ڕێک ئاوا دەشۆرێن بە هەمان کفن وەکو قوماتەی منداڵێکە جارشکە دەمان پێچنەوە. تخوا بەڕێزان زۆر بە وردی سەرنجی بدەن کە لەدایک دەبی ڕێک شتن و قوماتەکردن بە پەڕۆیەکی سپی بێگیرفان. سوبحان الله سەیری کفنی مردوشکە کە مردووەکەش مرد دەشۆرێ ئاوا پەڕۆکەی تێوە دەپێچرێ کفنێک کە ژیرفانی نییە. پێمان دەڵێ ئەی مرۆڤ کە هاتی هیچت نەبوو هیچ شتێک، جلوبەرگەکەش خۆت لەبەرن نەکرد، جلوبەرگەکەشیان لەبەر کردی، جلوبەرگەکەت سپی بوو ژیرفانیشی نەبوو، کە ڕۆیشتیشی هیچ لەگەڵ خۆتان نابەی، کە ڕۆیشتیشی هیچ لەگەڵ خۆتان نابەی، ئەو جلەش دیسانەوە خۆت لەبەری ناکەی، ئەو کفنەش تێتەوە دەپێچن عینی قوماتەکەیە، ئەو کفنەشت هیچ ژیرفانێکی نییە، چونکە هیچ پارەیەک بۆیە سوودی نییە. ئەگە بیشی خانە قەبرەکەتەوە هیچ سوودێکت پێ ناگەیەنێ. ئەی چی بە کەڵکی تۆ دێ؟ ئەوەی لە ڕۆژگاری ژیاندا چاندوتە، ئەوەی لە ڕۆژگاری ژیاندا پێش مردن ڕەوانت کردۆ بۆ بانقی قیامەتت، ئەوەی قبول بووە لای خوای پەروەردگار، چونکە گرنگە ئەگە چاکەمان کرد بغڕا نەبین پێی، داوا بکەین لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لێمان وەرگری، یا ڕەبی خوا بۆ قیامەتمان جێگا بگرێت، چونکە زۆر کەس هەیەوە ئازانێ بەس ئەنجامدانی چاکەکە گرنگە. کاتێک کە چاکەی کرد، خێری کرد، عیبادەتی باشی کرد، قورئانی باشی خوێند، تەسبیحەکەی پێبوو، بە پەنجەکانی بە زیکر ژمێرەکەی زیکری زۆر کرد، لە خۆ خەڵکی پێخراپە و ئەزانێ ئەو خەڵکە هەمووی گومڕایە و هەمووی جەهەنەمیە، بەس ئەم بەهەشتیە. شەیطان لەو ڕێگەیەوە فریوت دەدا. نالەو کاتەدا بەس دوعای ئەوە بکە یا ڕەبی خوایە گەورە بە ڕەحمەتی خۆت لێم وەرگری، بە گەورەی خۆت لێم وەرگری، یا ڕەبی خوایە دینداران زیاد کەی، بێدینان هیدایەت بدەی، بەرەی ئیمانداران زۆر بن.